لە بەرامبەر جێبەجێنەکردنی داواکاریەکانیان جارێکی دیکە خاوەن نانەوەخانەکان گرتبوونەوەیەکی ناڕەزاییان لە بەردەم سندیکای کرێکاران ئەنجامدا. ئەوان دەڵێن ئەگەر حکومەت ڕەزامەند نەبێت لەسەر ئەوەی 6 نان بدەن بە 1000 دینار لە سبەینەوە نانەوەخانەکانیان دادەخەن، چونکە بەم شێوەیە کارکردن لە زیانیاندایە. وای حکومت خۆشی ڕەچاوی ئەو شتانی بکردایە کە سێرەگا بازار هەموو شتەکان گران بووە، خۆ نانیش بەشێکە لە بازار و بەشێکە لە ئەوەی کە بە دۆلار ئەکڕێ ئەمڕۆ. جاران فەردەی ئارد بۆ نمونە بە 200,000 بووە کە دۆلار گران بوو بوو بە 32,000 ئۆتۆماتیکیان 12,000 چووە سەر. ئێستش جارێکی کە لە مانگی هەشتەوە کە باج و ڕسوماتی کە زیاتر چۆتە سەر ئارد و دانەوێڵە، هەم دیسان 10,000 کە چۆتە سەری ئارد بوو بە 40,000 دینار. بەڵام ئەوان کە ئەڵێ هەرتووە بێ 8 نان بفرۆشی بە 1000 دینار، ئەمە بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیا نییە. تەنها ڕێگە چارەمان شاخستە سەرەوەی کە بەداخستن ئیش ناگەین زەرەرەکەین. بۆچی ئیشکەین؟ خەڵک بۆ شاگای ئیسفادە کات کە ئیسفادەنەکەی دەخی. کاکە تو ئامادەنی باش لەسەر ئاردەکە و لابێ ئیتر بۆ منی حلاجەکەی بۆ من نەکەیتە ژێر بارۆکە من 8 نان بم بە 1000. تو بازەکە و لابە بەس من نامەوێ بیخاتە بڵێ خزمەتە بواری جواب جێبەجێکردنەوە قسە لەگەڵ حکومەتە ئاکەم. حکومەت دوای دەدانە ساڵی کە دوای مانجە 2 مانگ جواب نایەتەوە. ئەی کاکە کیتاب بوو ناکیتاب بوو خۆمە وەزارەتە گاڵتە نییە. بە 2 مانگش ناتوانێت باش لەسەر ئاللا بێ. سندیکای کرێکاران پشتگیری داواکاری خاوەن نانەوەخانەکانە. چەند نوێنەرێکی نانەوەخانەکان و سندیکای کرێکاران لەگەڵ قایمقامی سلێمانی کۆبوونەوە و بڕیاردرا تا 15 ڕۆژی دیکە نانەوەخانەکان 8 نان بکەنەوە بە 1000 دینار. لە بەرامبەردا حکومەت باج ڕسوماتی سەر نانەوەخانەکان کەم بکاتەوە و نرخی ئارد و سوتەمەنی و غاز دابەزێنن. پارەی کارەبایان لە بازرگانیەوە بۆ بکرێت بە حکومی. پێویستە وەزارەتی بازرگانی و وەزارەتە پەیوەندیدارەکان لە ماوەی 15 ڕۆژدا ئەو داواکاریە جێبەجێ بکەن. نان بەڕاستی قوتی خەڵکە ئێمە لەگەڵ ئەوەین کە نان هەر 8 دانەی بە 1000 بمێنێتەوە، بەڵام بێ حکومەت لە بەرامبەرە گومرگی سەر ئاردلابە و معمەلی ئاردەکەی سلێمانی وا لێ بکە کە ئاردی خۆماڵی بەکاربێنن و ئاردی دەرەوەمان نەوێ و ئەگەر ئاردی دەرەوەیەت ئەبێ گومرگی لەسەر نەوێ بە سعرێکی هەرزان بە سعرێک کە بۆ نانەوەخانەکان دەری بێنێت، چونکە نانەوەخانەکان کرێکارن و هەموو نانەوەخانەیەک 4-5 کرێکار لەسەری ئیشەکە، ئەمە هەموو ژیانیان پێویستە. ماوەی 2 هەفتەیە کێشەی ئارد و سوتەمەنی لە سلێمانی دروست بووە. نانەوەخانەکان 6 نانیان کرد بە 1000 دینار. چاودێری بازرگانی سلێمانی دەیان پسولەی سەرپێچی بۆ ئەو نانەوەخانانە کرد کە 6 نانیان کردبوو بە 1000 دینار. نانەوەخانەکان دەڵێن بۆچی حکومەت نرخی سوتەمەنی و کاڵا و شتومە گران دەکات، لێپێچینەوە لە کەس ناکرێت، بەڵام ئەوان کە 6 نانیان کردووە بە 1000 دینار لە بەرامبەر گرانبوونی نرخی ئارد و غاز و باج ڕسومات یەخەیان دەگرن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.